سیاست عقڵە یەخود هێز کتێبی میر وەڵام دەداتەوە. کتێبەکە لەسەر مێزی دەیان سەرکردەی دیکتاتۆری وەک سەدام حوسەین دابینراوە. بەمۆیەشەوە بە کتێبێکی ترسناک سیر دەکرێت چونکە خەڵک پێی وایە ئیلهامی ستەم و خۆپەسەندی لەو کتێبەوە وەردەگیرێت. بەڵام کتێبی میر کتێبێکە بۆ داڕشتنی ڕێکار و شێوازی بەڕێوەبردننی گەل لەلایەن میر و دەسەڵاتدارانەوە دەستی بردووە بۆ دەیان بابەتی قەدەغە و بێترس باسی کردوون. کتێبەکە لەلایەن نیکۆلۆ ماکیاڤێلی ئیتالیەوە نووسراوە. لە ساڵی 1513 کتێبەکەی نووسیوە، بەڵام لەبەر ئەوەی نەتوانراوە بابەتەکانی ناوی بە ئاسانی هەزم بکرێن پاش 21 ساڵ چاپ کراوە. ماکیاڤێلی کتێبەکەی بۆ خانەوادەیەکی میری ئیتالیا نووسیوە، بەڵام پاش خۆی سەدان سەرکردەیتر سوودیان لەو ڕێکار و تەکنیکانەی ناوی وەرگرتووە بۆ بەڕێوەبردننی وڵاتەکەیان. کتێبەکە دەربارەی ژیری و هێز و خۆشەویستی و ترس لای دەسەڵاتدار قسەی کردووە. ئەو پێی وایە پێویستە سەرکردە ژیر و مێشک فراوان بێت، مێژوو بخوێنێتەوە و لە تێگەیشتنی پلان و گرفتەکاندا زیرەک بێت. لە پاڵ ئەمەشدا پێویستە سەرکردە هێزی سەربازی گەورەی هەبێت. هیچ سەرکردەیەک بەبێ هێز سەر ناکەوێت. تەنانەت ئەو پێغەمبەرانەی کە سوپایان هەبووە کاریگەرتر بوون لەوانەی کە بەتەنیا بوون. لە ڕستەیەکی بەناوبانگدا دەنووسێت لەو شوێنەدا یاسا هەیە کە چەکی بەهێزی تێدایە. هەروەها ماکیاڤێلی خۆشەویستی و ترس بە پێویست دەزانێت بۆ میری، بەڵام پێی وایە دەبێت گەل زیاتر لە میری بترسن نەوەک سۆزیان بۆی هەبێت، چونکە ترس وەستێنەری پایەی دەسەڵاتە. سەبارەت بەو پرسیارەی کە ئایا سیاست عەقڵە یاخود هێز، کتێبی میری پێی وایە هیچ کامیان بەتەنیا ناتوانن ببنە سیاسەتێکی سەرکەوتوو، بەڵکو پێویستە هێز و عەقڵ پێکەوە کار بکەن. ئەو دەڵێت پێویستە دەسەڵاتدار لە یەک کاتدا هەم ڕێوی بێت هەم شێر، چونکە شێر دەتوانێت گورگەکان ڕاو بنێت، بەڵام ناتوانێت خۆی لە داو ڕزگار بکات. دەربازبوون لە داو کاری ڕێویە، بۆیە لە یەک کاتدا پێویستە هەم شێر و هەم ڕێوی بێت. هەروەها ئامۆژگاری ورد و ئاڵۆزی سەرکردەکان دەکا و دەڵێت پێویستە لەسەر دەسەڵاتدار وا خۆی دەربخات بۆ گەلەکەی کە پەیوەستە بە ئاین و ڕەوشتەکانەوە. بەم شێوەیە دەتوانێت بەسەریاندا سەر بکەوێت، چونکە خەڵک ئەو ڕواڵەتانە کاریگەرن و گزارشتی پێدا هەڵدانی بۆ بەکاردەهێنن. ئەوەی کە گرنگە لە کتێبی میریدا بەشە فەرامۆشکراوەکی کتێبەکەیە کە باز لەوە دەکات هەموو ئەم ڕێکارانە پێویستە بۆ خزمەتی گەلەکە بێت نەک بۆ دژایەتیان. لە ڕستەیەکدا دەڵێت باشترین قەڵا کە میری بنیادی بنێت ئەوەیە کە لە دڵ و دەرونی گەلەکەیدا بێت، چونکە میر 100 قەڵای پتەویش بنیاد بنێت گەرگەلەکەی لەگەڵی نەبن هەر سەدیان دەڕوخێنن. بەڵام ئەم بەشە گرنگەی کتێبەکە لەلایەن زۆرێک لە دەسەڵاتدارانەوە فرامۆش کراوە و تەکنیکەکانی کتێبەکەیان بۆ سەرکوتی هاوڵاتیان بەکارهێناوە. ئایا پێت وایە بە درێژایی مێژوو هیچ کام لە سەرکردەکانی کورد بە شوێن پێی تەکنیکەکانی کتێبی میریدا ڕۆشتون یاخود نا؟